مەزەمان خراوە ئەومان کارەبامان نییە ئەوەیسا چ بوو بە ناوەی کارەبامان نیە تەلەفۆنم بۆ دیاری کارەبا کردە ئەم ێژێ کۆنتڕۆڵە ئۆژێن کەس جواب ناواتەوە. وشکە ساڵی و قاتی بوونەتە هۆی ئەوەی گوندنشینانی ناوچەی داوێ دەست بکەن بە کۆچکردن لە گوندەوە بۆ شار ئەمەش بە وتەی بەڕێوەبەری ناحینە و جوول. هۆکاری کۆچکردن لەم دێهاتانە زیاتر بۆ کەمی خزمەتگوزاری ئەگەڕێتەوە لە ئاو کارەبا و ڕێگاوبان دیارە دێهاتەکان وەکو شار نین شارکە کارەبای نیشتمانەکەی نەبێ مۆلیداتی هەیە دێهاتەکان مۆلیداتیانیش نییە هەم نەبوونی خوێندنگای پێویست لە سنوورەکە ڕێگاوبانەکان گڵن سەرباری ئەوەی خەڵکی گوندنشینەکان ئاژەڵ بە خێوەکەن دیارە ئەمشکە ساڵیە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر بەخێوکردنی مەڕ و ماڵات و ئاژەڵەکان بۆیە ئەمڕۆ خاوەن ئاژەڵەکان و دێنشینەکان ناتوانن ئیدارە و گوزەرانی ئاژەڵەکانیان بدەن ناچاربارەکەن ڕوو لە شارەکەن. جوتیارانی گوندەکانی ناوچەی داوێ ئاشکرای دەکەن جگە لە وشکە ساڵی خراپی خزمەتگوزاری بە تایبەتی کارەبا و ڕێگاوبان و ئاو هۆکارن دانیشتوانی گوندەکان ڕوو لە شار بکەن. ئەرە وڵا ئیتر خەڵک مەجبورە خەڵک چی بکای حکومەت هاوکاریمان ناکە وڵا حکومەت و ڕاست و هاوکاریمان ناکە کوایسە مستەشفایەکمان بی لە زنانەوە چۆڵیان کردە حەساوکە ئاو نییە ها بۆ خواردن ئاومان نییە بخۆینەوە وشکە ساڵیش لەلایەنە باران هەیە نەگەن و جۆ هەیە و خەڵک جاران و فەلاحەت و پەیوەستیوەی دەشتەیسە فەلاحەت نەما و ڕانداری نەما و هیچ نەما خەڵک چی بکە لە دەشت کارەبامان نییە خزمەتگوزاری نییە ئاو نییە ڕێگاوبانمان خراوە مستەشفامان نییە هیچ خزمەتگوزاری حیوان ماگژی وەتان هەرگێ وەلایەکە ئەیفرۆشین هیچ لەوەڕمان نییە هیچ شتێکمان نییە داواکاریمان لە حکومەتەوەیە ئەگە هەوڕێ لێ خەڵکان دەکشمان بارەکەن بۆ نمونە ئەم دی ئێمە 22 ماڵ بۆ ئێستا 9 ماڵی ماوە یعنی ئەو خواردنەوەمانە پرۆژەیەکی ئاومان هەیە منەظەمەیەکی خێرخواز هات پرۆژەی ئای بۆمان دروست کرد لە زنانەوە ئەمان ببێنن شتێکی بەسیتی ماوە ینی هەمووی 5 میلیۆن 6 میلیۆن تێ ناچێت ینی هەر ئەوەنە بەس ئەوەنە ڕەبتی کەنە ئاوەکەی زنانەوە بۆمان بنێرن بەس بۆ خواردنەوەکە هەتا ئیسەوە ساڵێکە جێبەجێ نەکرا وایە کرد دیەکان هەموو وردە چۆن دەماڵێ باریکە 2 ماڵ 3 ماڵترۆتە مایە بڕۆن ینی وەزعمان زۆر خراپە کارەبامان نیەوە ڕێوبانەکەی خۆتان پیات نەدیتانەوە ڕێگەمان خراوە و لی دەشە عشایر چییە وشکە ساڵیە باران ناوارێ حکومەت دەعمان ناگەوە حیوانەکشی بێ لە منمان بە قورآن چی حیوان و چی پەزەیە 2 ساڵە لە گیرفان خۆمان دەرەگەنی خێنەبان پەزەکان پەزێ وارداتی وایە نەوێ پێمە بمانژێنێت مەعیشەت ێوان نیە بمانژێن و دڵمانی پێ خۆش بێ. بەهۆی کۆچی گوندنشینانەوە بەرەو شار هەڕەشە لە سەرکەرتی کشتتوکاڵ و ئاژەڵداری دروست بووە لاگەری پشتیوانیکردنی حکوومەت بۆ گوندنشینان ئەو کۆچە ڕادەگیرێت. کاروان حەبیب کورتسات نیوز ناوچەی داوێ.